عزیزەکەی من پەروانەی خەیاڵ عزیزەکەی من پەروانەی خەیاڵ بمگیرە باوەش بم بەرە بۆما بمگیرە باوەش بم بەرە بۆما دەمزانی ئەی سەوای لەکوێیە خۆزگا دەمزانی ئەی سەوای لەکوێیە ئەم دڵا پڕۆ ئەم بڕیاوڕێ ئەم دڵا پڕۆ ئەم بڕیاوڕێ عزیزەکەی من پەروانەی خەیاڵ عزیزەکەی من پەروانەی خەیاڵ بمگیرە باوەش بم بەرە بۆما بمگیرە باوەش بم بەرە بۆما دەمزانی کێ دڵدارتە خۆزگا دەمزانی کێ دڵدارتە کەیکە وەکو من گرفتارتە کەیکە وەکو من گرفتارتە عزیزەکەی من پەروانەی خەیاڵ عزیزەکەی من پەروانەی خەیاڵ بمگیرە باوەش بم بەرە بۆما بمگیرە باوەش بم بەرە بۆما دڵاوەکەی من چەنادامەوە هەی لە دڵاوەکەی من چەنادامەوە قەد ئەخڵابێ سەجار شکەمە قەد ئەخڵابێ سەجار شکەمە عزیزەکەی من پەروانەی خەیاڵ عزیزەکەی من پەروانەی خەیاڵ بمگیرە باوەش بم بەرە بۆما بمگیرە باوەش بم بەرە بۆما ئازان و خۆشەویستان خۆمان بە خۆشحاڵەزن ئەمڕۆ جارێکتر هاتینەوە خزمەتتان لە بەرنامەی یاری و دیاری بەرنامەی یاری و دیاری بەرنمێکی هەفتانەی ڕادیۆی میلی گەڕیانە بە هاوکاری هاوکارانم کاک بورهان کاک ڕازگۆ کاک دابان کاک هاوکار ئەم بەرنامەتان پێشکەش دەکرێت هەروە سپۆنسەری بەرنامە بە سپۆنسەری کوتاڵی نما ئەم بەرنامە پێشکەش دەکرێت بە خێراتنی هەردوو هونەرمەندی ئازیز
کاک عەتا و کاک مەمەد دەکەم. کاک عەتا بەخێر بێ. سپاس دەکەم. بەخێر بێ یا خوا بە ڕادیو میلی گەڕیان. زۆر سپاس دەستخۆشتان پێڵم هیوای سەرکەوتتان بۆ خوازم. زۆر سپاس. دەستخۆشیڵم بە جەنابەت زۆر سپاس. بە ئەو برادرانەی کە هاوکارمانە بن ئەمڕۆ کاک ڕازگۆ و کاک بورهان و کاک هاوکار و کاک هاوکار و کاکە یادگار کاکە دابان دەستخۆشییان پێڵم و بە هیوای سەرکەوتن و دووبارە دوای سەرکەوتنیش بۆ جەناب دەخوازی. سەرکەوتن بۆ ئێوێ ئازیز خۆشحاڵم کە ئەمڕۆ بەڕێستان میوانی بەرنامەی یاری و دیارین. من سوپاسی تۆ ئەەکەم کە یەکڕاز میواندارەکە و قبول کرد. سپاس بۆ ئێوەش دیارە ئێوە هەوڵی گەورەکردنی هونەرەکەیەدەن ئێمەش ئەرکی سەرشانی خۆمانە هەڵچین بە هاوکاریکردنی ئێوە. دەستە خۆش بێ سەرکەوتن. سپاس بۆ ئێوەش. بڵێ ئازان و خۆشەویستان وا دیارە بۆ ئەمڕۆژ پرسیارێکمان ئامادە کردووە. پرسیاری ئەمڕۆمان یەکەم سینەما لە کوردستان کە دروستکرا لە شاری کەرکووک کام ساڵ بوو؟ ساڵی 1930 یاخو ساڵی 1935. ئێوەی ئازیز و خۆشەویست لە هەر کوێ بن گوێبیستی دەنگی ئێمە بن بە خۆشحاڵی ئەتوان لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 01970 471 5264 یاخو 050 727 85 چاوەڕوانی پیاوەندەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستم. وا دیار ئێمە یاری کڵایەنشمانەیە؟ با خۆشحاڵیەوە ئەچمە لە یەکەم پەیوەندی ئەمڕۆمان بەڕێز خاتوو شیلان لە کەرکووکە وەرگرین. خاتوو شیلانگیان ئەم کاتەوە باش؟ ئەم کاتی تۆش باش دانەخان دەستخۆشم بەرنامە جوانەتەکەم. قوربانە بم شیلانگیان سپاس ئازیز دڵم. سپاس بۆ تۆش بە خێراتنی و میوانەش دەکەم. سپاس بەنایەکە عەتاشەوە. دوای سەرکەوتوو بەردەوامیتان بۆ خوازم. سپاس گیانی من. ڕابۆچوونە شیلانگیان لەسەر بەرنامەکە؟ خاتوو شیلان نیازێکم هەیە بەڵە دەستخۆشیتان لێکم بەس پێشنیازێکمان هەیە کەوانی خەڵاتیان بۆ دەرەچێ ناگاتە دەستیان سەیتێکی وەک خۆم وامانگێکە خەڵبات سێ هەفتە خەڵاتم بۆ دەرچۆ نەگەشتۆتە دەست. خاتوو شیلانگیان نامەی بۆ پێیج بنێرە بەسەر چاو خەڵاتەکەت بۆ ئەنێی. وەڵایی نردوومانیشە بەداوی لێبوون ئێمە داوی لێبوردن لە توی خۆشەویستەکەم وا دیارە هاوکارانم دوابەدوای بەرنامەکە خەڵاتەکەت بۆ ئەنێرن. وەڵی ئیشەڵا دەستان خۆش دەستی تۆش خۆش بێ شیلانگیان. سپاس بۆ تۆش. بەڵێ شیلانگیان یاری کڵایەنمان لەگەڵەکە یاخ وەڵامی پرسیارەکەیتەوە؟ وەڵاهی شیلان بە ئەرک نەبێت تۆزێ دەنگی لایفەکە و کسکەی ئێمە سوپاس دەکەین. بەڵێ پرسیار پرسیارەکەشمان ئەمڕۆ کەرکووکیشە. بێت زیانیاری لەسەر بێبانەخان. وەڵام من زانیارەکەم لە باوکم وەرگرت. یڵە یارمەتیمانیش بدە ئیشەڵا. دوو اختیارم دانا قوربانی بووم. بەڵێ پرسیارەکەم بۆ دووباراکەیتەوە بە ئەرک بە چاوان بۆ دووباراکەمەوە. یەکەم سینەما لە کوردستان کە دروستکرا لە شاری کەرکووک کام ساڵ بوو؟ ساڵی 1930 یاخو 35. 35 باشە. وەڵای بەدڵی خۆت. وەڵای یەکەم پەیوەندیشم زیانیاریشم لەسەر نییە تر نازانم ئیشەڵا ترە لێم نازانم. 30 یاخو 35. بەڵێ باسی بێ ئیشەڵا. باسی بێ ئێمەش وا بۆ نووسی شیلانگیان تا کۆتایی لەگەڵما بە خۆشحاڵم گوێبیستی دەنگی تۆی خۆشەویست بووم. سپاس بۆ پەیوەندی بەڕێز خاتوو شیلان. شیلان لە کەرکووکەوە بوو. ئازان بۆ چیوە لەگو لەجات پێ بڵم حیاتم دەباشە دێ بڵی بۆ حیاتم زۆر خۆشە کاگوران. بەڵێ کاک عەتا سەرەتای هاتنەوە دنیای هونەر و چی ساڵێ بوو؟ من ساڵی 2008 دەستمان کرد بە گۆرانی. بەڵێ هەڵبەتە ئیشەکەی من لەگەڵ جگە لە لایەنی هونەریەکە ئێمە برایەتەکەمان زۆر لە هونەرەکە زۆر گەورەترە. ئێمە کە هاتینە ناو دنیای هونەرۆ من و کاک یادگار خالید سپاس بە ناوی کاک یادگار و خۆشم هەروەها ڕێز و حورمەتم بۆ خۆی و خانەوادەکەیشیە لەگەڵ ئەوا دەستمان کرد بەکاری هونەری لەو ساڵەیە بوو. چی شتێ وای لە دوو کرد کە بێتی ناو دنیای هونەرەوە؟ بەبەختی کورەوەنەمان عێراق و ئێران کرد هەر دەری ناورد وڵای شانمان کرد بە میشاوتمان بەشکمە خۆی ئەمان دەری بێنێ ئەمیش باشە خراپ نییە. هونەر خۆشە تۆزێ لە ئیشەکان دووری خستینەوە. وەڵام مەبە نەخوا تازە تۆ فریان ناکەوی
ئێستا بووم بە هونەرمەند بەخوا فریان ناکەی. هونەرمەندیشمێ فریان ناکەوی فریان ئەڵێن ناکەوی جوانەکە حەز بە شتێ بێ ئەتوانیتی سەرکەوتو بێ ئەتوانی فریاشی بکەوی کاتشی بۆ دانێ آخر کاگەیستا نەخۆشی بەڕێگاوی بۆ وەڵم فریان ناکەی ئەرە وەڵا باشە بە خۆشحاڵی ئەتنە شاری هەولێرەوە پەیوەندی بەڕێز خات و پەرژینی ئازیز بەین پەرژین گیانم کاتەوە باش خات و پەرژین ئەلۆ باشی خات و پەرژین باشی ئێمە باشین تۆ چۆنی منە زۆر سپاس لا ڕێزمێ بوو دەنگ و باسی هەولێر بەڵێ ئەلحەمدولیلا والله باش یاخوا هەر باش بێ جەوش خۆشی کردەوە وانە لاولێر زۆر بەڵێ. خۆش کردەوە بەڵێ بەڵێ گیان خات و پەرژینگانی وڵامی پرسیارەکەی تۆ یاخو یاری کڵیانمان لەگەڵاکەی ئاگەر شتیارەکەم بۆ دووبارەکەیتەوە بەس چاوان یەکەم سینەما کە لە کوردستان دروست کرا لە شاری کەرکوو کام ساڵ بوو ساڵی 1930 یاخۆ 35 بابا پێنج دایارنێستنیە باشە ئازیزیمە منە 35 بۆ نووسم بەڵێ سپاس بۆ پەیوەندی تێ خۆشەویست کاک عەتەکە یەکەم گۆرانی کەوتە چی گۆرانیە بۆ گە بیرە بێ تێ بەخوا هەویرم نایە بیرە نایە نەبە قورعان لە 2008 نەبەخوا بیرم نایە چی گۆرانی زۆر زۆر لای تۆ تایبەت کە ئەو گۆرانە و بیر نەچێتەوە گۆرانی هەرچی سەیران و خۆشی بۆ کردم ئەو گۆرانیا و گۆرانێکە کە هەمیشە لە خەیاڵمایە چون ئەو گۆرانیا ینی ڕاستی لە ناخۆشترین کاتی ژیان ماوتومەوە گۆرانیە 2012 وتمەوە گۆرانیە چی گۆرانیە ئەوەی کە پێم وتیت ئەتوێ پێم بڵێ ئەدەم بۆی پرسیارەکەم کە ئەمە پێ بڵێ بیڵێمانی لە مایکە بیڵێمان ئەرە ئەم پەیوەندیەکەم دایک و پەیوەندێکمان باش بەسەرچە با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز خات و سەروین لە هەولێرەوە خات و سەروین گیان ئەم کاتەوە باش باشی گیانی من زۆر سپاس خۆشی بەرنامەکە دێنێتەوە لە خێراتی میوانەوە سپاس بۆ تۆی خۆشەویست ئەگەر بەس ئاسانکاریەکان ئاسان کارەکان 1930 یاخۆ 35 1930 بێ 1930 بێ من ژوا بۆ نووسم تا کۆتایی لەگەڵمان بە سپاس بۆ پەیوەندی خاتنا جمە لە گۆرانێ بێ مەسەرچە هەرچی سایران و خۆشی بوو کردمێ هەریچی سایران و خۆشی بوو کردمێ زەری دەخەونەوەیەک ڕووی لێنە کردمێ زەری دەخەونەوەیەک ڕووی لێنە کردمێ سپاس دەکەم بەڵێ کار ئەتاکە و گۆرانێنی کە زیاتر ئایلێتەوە هۆنداوی کێ بەکارێنی هۆنراوەکان لە شتێکی تایبەتە بەکارێنێنم مەسەلەن ئەگەر بمەوێت سیدیەک بەمە دەرەوە لەو ئینانا بەکارێنم زیاتریش لە هۆنراوەکانی شاعری کۆچ کرد و خوا لێ خۆش بێ شاب زەنگەنە بەڵێ شعرەکانی زۆر تایبەتن بۆ گۆرانی هەم بۆ ستایلی ئێمە و هەم بۆ ستایلەکانی تر شەر گونجاون زیاتر ئەوان بەکارێنەمی ئەو بەکارێنم سپاس بەسەرچە ئەم پەیوەندی وەرەگرین بەڕێز کاک سەردار لە چەمچەماڵە ئەم کاتەوە باش کاک سەردارگیان کاتت باش دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم بە خێراتی میوانەکەشتانە سپاس بەلای میوانەکان شانە سپاس یەکەم باشی کاک سەردار بەڵێ بەڵێ بەشی بەس اختیارەکانم بۆ دووبارەکەیتەوە پرسیارەکە یاخۆ اختیارەکان ئەو پرسیارەکە دەنگی کاک سەردار زۆر کەزاگە تۆزە دەنگ بەرزەکەی سپاس دەکەم بەڵێ اختیارەکانم بۆ دووبارەکەیتەوە وەڵا بەڵێ باشە پرسیارەکەمان ئەڵێ یەکەم سینەما لە کوردستان کە دروست کرا لە شاری کەرکوو کام ساڵ بوو ساڵی 1930 یاخۆ 35
ماشەڵڵا بەریتانەوە دوو داناوە نزیک نابنەوە ئێمەش گوتمان با دوورکەونەوە وەکو خۆم چۆن لە شاریکە دوورکەوتمەوە تم با پرسیارەکانت دوور بێت ماشە دەستخۆشی خۆش بی. هیوادارم گەڕێتەوە کەرکک ئینشاءالله. 1935 بێت با 1935 بیایی زانیارێک هەیە وەڵای زانیاریم لەسەری نییە با باشە گیانمەش 1935 خۆش بێت دۆست دەستی تۆش خۆش بێت بچنە لای گیانێکە ماشەڵڵا سەرچاو. چاو. دیوانه بووە دایم شەوێ یادت دیوانه بووە دایم یەک پارچە لە
أسأل سينك هو أيام يكبر شلا أسأل سينك هو أيام وجانرها الله شاومرها الله وجانرها الله شاومرها الله لدربانها هك آية وديك الله لدربانها هك آية وديك الله بەڵێ ئازان و خۆشەویستان من لێرە ئەمەیە سوپاسی خاتونێ بکەم کە بەڕاستی دەستی سەرجەم پێشکەشکاران و چی هونەرمەند بێ ئەوش خاتو و هەوارە من دەستخۆشی لە خاتو هەواری ئێڵەکەم کە زیاتر دیزانی جلەکانم من لای خاتو و هەوار دیزانی جلەکانەکە دەستخۆش بۆ خاتو و هەواری خۆشەویست خاتو هەوارگیان بە هیوای سەرکەوتن بە هیوای بەردەوام بوون بەڕاستی خاتونەکە جێی دەستی لە هەموو شوێنێ دیارە بەس نەک لە سلێمانی بۆ سەرجەم هونەرمەندان بۆ سەرجەم پێشکەشکاران دووبارە هیوای سەرکەوتن بۆ خاتونە ئازیزا خوازم و هەروە من سوپاسی کوتاڵی نماکەم بۆ جلەکانی من کە سپۆنسەری جلەکانی منە سوپاس بۆ کوتاڵی نما بەڵێ ئازان و خۆشەویستان لە هەر کوێ بن گوێبیستی دەنگی ئێمە بن بە خۆشحاڵیەوە ئەتوانن لەگەڵمان بەشدار بن لەسەر ژمارەی موبایل 1970 471 52 64 یاخۆ 1950 727 85 35 با خۆشحاڵیەوە ئەچنەوە شاری کەرکووک پەیوەندی بەڕێز خات و گوڵاڵەی ئازیز وەرەگرم دادە گوڵاڵە گیان ئەم کاتەوە باش ئەو کاتەمە کاتێکت باش حیاتم چۆنی قوربانە بم تۆ باشی گیانی من قوربانی بە من باشم کرد ئێوە باش من دەستخۆشی بەرنامەکە لێکم هەناسەکەم بە خێرەتنی میوانەکان یانەکەم دەستخۆشی بۆ کاک هاوکاریش کە پەیوەندەکەی لەسەر هەڵگرتم سپاس بەناوی هاوکارانشمەوە سپاس بەناوی کاک هاوکاشەوە دادە گوڵاڵە خۆشحاڵشمە بڕۆی جارێکی تر گوێبیستی دەنگی تۆی ئازیز بوو قوربانی عەزیزم من بە خۆشحاڵتر و بەختەوەرتریشم سپاس دەنگ و باسی کەرکووک وەڵا عیبی نییە باشە لەخوا هەر باش بێت بەڵێ دادە گیان گوێبیستی پرسیارەکە بووی وەڵاهی گیانەکەم گوێبیست بووم بەڵام باسی پێدرەکە بێت بەنێری لەسەری بوو 35ەکە بێ ئەگەر بە ئەرک نەبێ بۆم دووبارەکەیتەوە یەکەم سینەما لە کوردستان کە دروست کرا لە شاری کەرکووک کام ساڵ بوو ساڵی 1930 یاخۆ 35 وەڵای گیانەکەم نازانم لە گۆگڵ دەرەبکەڵ 1940 وڵای پرسیارێکی یەکجار زانیاری باشم لێ وەرگردەوە ئەمجا بە زانیارێکی زۆ زۆر باشەوە چەند بێ هاوکاران گەبیستی دادە گوڵاڵە بوون دادە گیان چەند بێ باسیەکە بێ من جواب بۆ نووسم تا کۆتایی لەگەڵمان بێت قوربانی تۆ بم دادە گوڵاڵەی خۆشەویست بەختەوەری بۆ تۆی ئازیز بەڵێ کار ئەتا ئەو ئاهەنگانی کە زیاتر بەشداریەکەی بەشداری هەموو ئاهەنگێکەکەی زۆر ئاهەنگ بەڵێ ئەرەوەڵا زۆر ئاهەنگ بەشداری قەت بۆ ئاهەنگێکە بەشداریکە خۆت حەزت پێنەوە بێت نا من ئەگەر حەزم پێ نەبێ هەر ناچم چون کابرا پێتەڵێ ئاهەنگێکم ئابەم شێوەیە بەڵێ فڵان ئاهەنگە ئەگەر حەزم پێ نەبێ ناچم وایە ئەتا ئیسماعیل پێمان بڵێت لەگەڵ چی هونەرمەندێ ئامادەنی دانیشتنی ئەوانە حەز ناکەم قسەی لەسەر بکەم لەبەرەوە خۆشم دوای ڕوبەڕووی ئەو شتا بمەوە بەڵام کەسێکمان پێ بڵێ کەس ناڵێم ناو نایەنم بەڵێ هیچ هونەرمەندێ بۆ حەز نەکەی دانیشتنی لەگەڵکەی بێگومان پێتان دوێ کە ئەو هونەرمەندێت و حەز پێ دانیشتنی لەگەڵکەی ئەرەوەڵا بێگومان ئەی چۆن بەڵام ناو نایەنم بۆ ناو نایەنی نا حەز ناکەم بەسەرمانەکەوێت خۆش نییە لەبەرەوە ئەویش کابرایەکە هەستی هەیە کوێگری هەیە زۆر کەسی حەز ناکە لەگەڵ فڵان هونەرمەند گۆرانی بڵێ زۆر عازب حەز ناکە لەگەڵ فڵان هونەرمەند ئەسفی بۆ لێات من عاقم بە ئەو نییە مەسەلەن کابرا ئەو ڕای خۆیەتی من ڕای خۆم حەزیش نەکەم لەگەڵ یاگەڵ سوفەی کەم لە شوێنەکە مەزبورم چی بکەم هاوڕێن پەیوەندی کردمان لەگەڵە
ڕاستیان ناتم دەستی لێ بە بەخۆشحاڵی و ئەچمە لای پەیوەندی هاوڕێ و برای خۆشەویستمان کاک ئەحمەد لە هەولێرەوە. کە ئەحمەد گیان ئەم کاتەوە باش. ئەو کاتە باش بانەخان سڵاوتان لێ بێ. سڵاو لە تۆی ئازیز. دەستخۆشی و بەرنامە جوانتان لێ دەکەم بە خێراتنی میوانە بەڕێزە دەکەم یاخۆ سەرکەوتوو بن. سپاس کاک ئەحمەدیان بەنای میوانەکانشەوە. زۆر سپاس یاخۆ سەرکەوتم بەرنامەیەکی جوان و تایبەت. سپاس بەرنامەکە بەدڵە. وەڵاهی بەدڵمە بەس نازانم تازە لە کۆمنتیان گوت بانە چەپڵە لێ نادە لە کاتی گۆرانیەکانەوە بوو. ئێدە وڵای نازم نڵی نەخۆشیمە لەگەڵ ئەم چەپڵەیە. ڕاست ئەوەنە وای بۆ کردم فێری شانشی کردم. بڵێ ڕازگە بە فێر بکە. کاک ئەحمەد من نەک بڵم لەناو بەرنامەکە یعنی من بەڕاستی کە دەچنی دەرەوەش بۆ یاخۆ ئاهەنگیە بووە من بەشداری نەچەپڵەم کردو ناک هەڵپەرکە زۆر بەکەمی هەڵپەرکی حەزم بە هەڵپەرکێشە بەس زۆر بە زۆری نا. لە شتان ساغ بێ سەرکەوتو بن ئینشاءڵڵا. بەتەمام لەگەڵ ڕازگۆ گروپێکی هەڵپەرکێ بانەخان ئەوەندە ئیتوانەکەمە جولێنە سەوتەکە زۆر خراپ بێ. ئەی هاوارم. باشە کاک ئەحمەدیان. یاریەک بکەین بەبێ تیر بچێت. بەس هەموو جارێ شەر دۆڕاوم. مهم یاریەکەمان لەگەڵا. هەر ئاوام کە کاک ئەحمەد هەڵیگرە. بۆچێکا عادە نابێ. بۆ نابێ. ئەی کابرا وڵە حەچی جاریم کردە دۆڕاوم ئەی بایم جارن نەدۆڕە کابرا. ئەو زۆری لاکشێکین بە خۆمانە کاک ئەحمەد. ئەدێ وەڵا گوناحە کاکە ئەوە هیلاکی بکەن بایم جارە بیباتەوە. ها؟ پێ بڵێنەوە؟ ئەی تەواو نا پێم مەڵێ ما بە زیرەکی خۆم بێت. بە زیرەکی خۆ دەی بەخوا تازەت یا چویت. لە بڕۆ لەگەڵ منە نایبێتەوە مەحاڵە. ئەم جارە دەی بەمەوە. باوەڕ مەکە. ئەم هەموو دایان ناوەبرا ئەمە وەکو ئین وایە خۆ. دەفەرموو کاک ئەحمەد گیان. دەفەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد گیان فەرموو. وەڵڵا تازە لای من تەواو بوو. لایبەکە تۆزێک لە جوابێ. زەردەکە فت. ئەمە زەردەکەمان ئەوە فت. وەڵڵاهی بە سپی و ڕەشەکەی لای گوڵەکەش فت. ئەو دوانێش نەماڵێ ئەمەش فت. وتی ئەو سپی و ڕەشە. ئەوە سپی ڕەشی لای گوڵەکە. ئەوە هەردووکی فت. تەوزەکەش با فت بێ. ئەی بە قەوری لالەم دۆڕای. وەڵای دۆڕای. نەموت. ئەو بوو لە لایبەکە دوانتان هەڵدایەوە. وەڵا نەموت دوانەکەی ئەدۆڕی لەگەڵ منە. لە لایبەکە تازە بینیم دوانی سپیتان هەڵدایەوە. وای زەهێڵێ هەردووکی. ئەوە فێڵتان نەمەکرد ئەوە فێڵتان نەمە. تەرحیشم مایتێ براوە دوانم بۆ لا بردی من. هاوکاریشی کردی. لەشتان ساغ بێ و سەرکەوتوو بن. بێ کاک ئەحمەدیان. با خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک شەعبان لە ئاکرێ وەرگین. کاک شەعبانیانم کاتەوە باش. کاک شەعبانم کاتەوە باش. هەموو کات باشتۆنی باسی بەڕێز باشی بە قوربان. دەستخۆشی لێ دەکەم و هیوای سەرکەوتن بۆتەوە بۆ هەموو کارمەدان دەخوازم. سپاس بەنای سەرجەم کارمەندانەوە. بەێ وەلا لایفەکەم لاندێ نازانم میوانتان هەیە ناکە میوانتان هەیە بە خێراتنی دەکەم هیوای سەرکەوتنی میوانمانەیە و سپاس دەکەم سپاس. منیش هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم بنێ. زۆر سپاس کاک شەعبانکەن. بەڵێ کاک شەعبان. پرسیارەکەم بۆ بخوێنیەوە وەلا دەماڵی ماگەدانی. بە چاوان بۆ دەخێنمەوە. یەکەم سینەمال لە کوردستان کە دروستکرا لە شاری کەرکووک کام ساڵ بوو؟ ساڵی 1930 یاخود 35. 1935. بەڵێ. وەڵای گوێ بیستی بوومەبانی هەم کاتەی نازانم. با 1930 بێ لەگە هاوکاری تۆ. 1930 لەگەڵ هاوکاری منش؟ وەڵای من هاوکاری کەس ناکەم. بۆ هاوکاری بکە هاوکاری زۆر کە شەعبانگیان خۆ دوو اختیارم دانەوە کە هاوکاری کەم. دەزانم دەست خۆش وەڵاهی نازانم دەیویستی با 35 دەکەی. با 35 پێ منش وا بۆ نووسم. وەڵێ دووبارە دەست خۆشتانی دەکەم و خۆتان لەگەن. خواوە لەگەڵ بێ با قوربان. بەڵێ وەکو لایف میوزیک بەشداریش لایف میوزیکە بکەیت. ئەوانش زۆر بەکەمینە وڵا تا ئیسا بەشداری یەک دانم کردووە نایکەم. بۆچە خۆ حەزەکەی نییە؟ حەزم پێی نییە ئەڵبەت ئەرەوەڵا. زۆربەی هونەرمەندانی لایف میوزیک وەکو دینێکە بۆمان بۆ قورگمان بۆ پرۆفی خۆمان زۆر باشە. جا تۆ ئەگەر بتێ پرۆڤ بکەی لە ماڵی شەوهەرێکی هەوت.
من نازم زۆربەی هونەرمەندەوان گوێم لێ بۆ لای موزیکان بۆ ئێمە زۆر زۆر باشە وەکو پرۆڤێ وەکو ناسانی خەڵکە زیاترە چناو خەڵکەوە باشە خۆ ئەو شوێنەی ئەوان لای موزیکەکەی تیاکەن حرمەتم هەیە بۆیان هەر ئەو پەڕی 150 نەفر تا 200 نەفر 100 نەفر هەرەو پەڕ هەرەو ناکە بعضی شوێنە بە زۆرجەکە عەتاتوو وەکو ئەوەندەیە هونەرمەند لە لای موزیکی حەزکەی بچنە لای موزیکەکەی وا دەوێت تۆ زیاتر ئەبەشداری ئاهەنگەکانەکەیت من هەر زیاتر بەشداری ئاهەنگەکەم ئەەکەم بمێ هونەرمەندێ حەزکەم گوێم لە دەنگی بێ زیاتر چمە لای موزیکەکان گوێم لە دەنگی بێ یاخۆ لە لای موزیکەکان زیاتر ئەیبینم پێ باش نییە ئەجا بۆ ناچی گادێکی پێ بکەیت و گادان مەسم وەک تۆ هەر حەزەکەی بیبینی بچۆ گادێکی پێ بکە و مەیە لە کەسی تریش ببینە خۆ نەبێ ئەخە زۆر کەس حەزی بەوە نییە ها زۆر کەس حەزی بەوە نییە ئەی ئەگەر حەزی پێ نییە بۆ چی بۆ بێ من باسی خۆم نەکرد من وەکو خۆم تایدا هیچ لای موزیکێکم نەبینێ وەڵا ئەوە کەوتوتە سەرڕای ئەو کەسانی کە خۆیان حەزیان پێێتی تر گادەی پێەکەن یا خوددا چن بۆ شوێنە جەوێکە گۆڕن ئەیتر هەڵبەتە شوێنەکەی شوێنێکی ئەوەیە کە مەسەلەن ئینسان بڕات حڕ بێتیایە بەدڵنیایە بەس من وەکو خۆم تا ئێستا بۆی نەڕۆشتمە بە تەماش نیم بۆی بڕم لەوە چە ڕۆژێکیش بێت بۆی بچی بەخۆش حاڵیەوە پێیوەندی بەڕێز کاگیاسین وەرەگرم لا چەمچەماڵەوە کاگیاسین گیانم کاتەوە باش سلام علیکم کاتتان باش باشتر بۆ تۆی ئازیز وەڵام باشن دەستخۆشی بەرنامەکەتانێکم سەرکەوتو بوون بە خێراتی و میوانە بە ڕێزەکەم ئینشەڵا سەرکەوتێ بێت کاکە یاسین گیان سپاس مەمنونتان بەڵێ کاکی یاسین یاری کڵایانمان لەگەڵەکە یاخۆ وەڵامی پرسیارەکەیتەوە باەک نە پرسیارەکەم بۆ بخوێنیتەوە بە چاوم بۆ دەخێنمەوە یەکەم سینەما لە کوردستان کە دروستکرا لە شاری کەرکووک کام ساڵ بوو ساڵی 1930 یاخۆ 35 پرسیارەکە چی گوبارێک نەبێ یەکەم سینەما لە کوردستان کە دروستکرا لە شاری کەرکووک کام ساڵ بوو ساڵی 1930 یاخۆ 35 ئەگەر هاوکاری گەی سی بێ ئەگەر هاوکاری من ئەگەر هاوکاری کەم و سی بێت وڵاترا دەبا سی پێنجەکە بێ منەڵم بە دڵی خۆ ناڵم بیگەڕڵم بە دڵی خۆت دەبا سیەکەی خۆمی ئەیبین سەسی یاخۆ 35 دەبا سی بێ سی بێ ئەمە جواب بۆ نووسین تا کۆتایی لەگەڵمان بە سپاس بۆ پەیوەندی بەڕێز کاگیاسین بچنە لای گۆرانێکی تر بەسەر سوزیم بجوری شمه عمرم دیری خاموش بو هر روز کم کمه بی وفا چویتم من یفرسیدم مگر چاوە کردما من یەش نەفیدەمێ مەگەر چاکردما من یەش نەفیدەمێ
نەگیانم تاقەتگیری نەدڵارە نەدڵارە حتا قەلکوریتە نامەی کلکاوەڕە کلکاوەڕە نەگیانم تاقەتگیری نەدڵارە نەدڵارە حتا قەلکوریتە نامەی کلکاوەڕە کلکاوەڕە وەبیدەنگ ڕاسوزیم بجوری شەمێ بجوری شەمێ عمرم دیری خامۆش بوو هەروز کەم کەمێ هەروز کەم کەمێ بیوەفا چەوێتم من یەفرسیدەم مەگەر چاکردما من یەش نەفیدەمێ یەش نەفیدەمێ مەگەر چاکردما من یەش نەفیدەمێ یەش نەفیدەمێ